والكرة الجميلة هيلجوت سداد سدد سداد وجول ثاني. یاریزانە کوردەکان لە پاڵەونێتی ڕۆژاوای ئاسیا بۆ لاوان لە وڵاتی سعودیا توانیان ئاستێکی بەرز بۆ هەڵبژاردەی لاوانی عێراق پێشکەش بکەن و شوێن پەنجەی خۆیان لە پاڵانتێکە جێبهێڵن. چوار یاریزانی کورد لە لیستە 26 یاریزانەکە بوون، ئەوانیش هەڵگورد قەیسی ناوەڕاستکاریانەی پێشمەرگەی هەولێر، موستەفا قابیلی هێرشبەریانەی هەولێر، سیدات حاجی ناوەڕاستکاری یانەی زاخۆ و بۆتان ئەمینی پیشەگەر بوون. هەریەکە لە هەڵگورد قەیس و سیدات حاجی ناوەڕاستکار بە ئاستێکی بەرز دەرکەوتن و یەکە و گۆڵێکیان بۆ هەڵبژاردەکان تۆمار کرد و یەکە و یاریەک وەک باشترین یاریزان دیاریکران. هەڵگورد لە هەر سێ یاری لە پێکاتەی سەرەکی بوو، سیدادیش لە دوو یاری. نزیکەی 3 مانگە لەگەڵ هەڵبژاردەی لاوانی عێراق بەشدارم، توانیمە ئاستێکی باش نیشان بدەم و ئەوە هەردەم لە تموحی منە و ئینشاڵڵا لە مانگەکانی داهاتوو بەشداری لە خولی کاز ئاسیا دەکەین و تموحمانەوەیە سەر بکەین بۆ کۆتاییەکانی کاز ئاسیا ئینشاڵڵا. هەموو یارێک هەوڵ دەدەم متمانەی ستافی ڕاهێنەران وەربگرم، بۆیە هەردەم دەمەوێت شوێن دەستی خۆم بەجێ بهێڵم و ئینشاڵڵا ئەوە لە تموحی من زیاترە بتوانین زیاتر هەوڵ بدەم بۆی بگەمە شوێنی بەرزتر ئینشاڵڵا. الحەمدلله ئێمە زۆر ئەم گەلێک بۆش بوون بتوڵە غەرب ئاسیا، خاصەتەن ئەم کوردەکان یعنی ئەم کورد زۆر بۆش بوون لە منتەخەبی و بۆ رابطەن مەیۆری ئەسۆسیت کردن و ئەم یعنی ئەم بۆ رابطەن مە منتەخەب یعنی فەویدای کرد مە گوڵ بوو منتەخەبیت کردن الحەمدلله و ئینشاڵڵا مەلبەرە تاسفیاتت کاس ئاسیا ئینشاڵڵا باشتر بینە نۆفیۆریگەیدا و ئینشاڵڵا دی باشتر بین بود بطول غرب آسیا و الحمدلله یعنی من باریا بو مدربی چکری کو جذاب درف من و بارابطری فول جهاز کم الحمدلله مجه یعنی سیخی و ده مدربی کو یاری دهاتیش ان شاء الله بطول دهاتیش ان شاء الله هم ده اساسی بینم کردگان و ان شاء الله ده مستواج تقدیم کنم. یاریزانە کوردەکان متمانەی ستافی ڕاهێنەرانی هەڵبژاردەکەیان بەدەستێناوە، بۆیە چاوەڕوان دەکرێت بۆ پاڵاوتنی جامی ئاسیای 2025 چینیش بناغەی سەرەکی تیپەکە بن. عێراق کەوتۆتە کۆمەڵەی هەشتەم بەرامبەر تایلەند و فلیپین و بڕۆنای یاری دەکات. یاریەکانیش 21 تاوەکو 29 مانگی ئەیلول لە تایلەند ئەنجام دەدرێن. لاوەکانی عێراق پێش ئەو وادەیە چەند کەمپێکی مەشق و یاری دۆستانەش ئەنجام دەدەن. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.